حکوومەتی هەرێمی کوردستان بێباک بەرامبەر ژین و ژیانی هاوڵاتیانی لە دەسەڵاتدارەتی بەردەوامە. دابشکردنی موچە کە سادەترین مافی موچەخۆرانە بووە بەخۆن و بە دوو مانگ دەنگی نییە. بە بڕوای توێژەرانی کۆمەڵایەتی و کۆمەڵناسان ئەم قەیرانە داراییە کە بەدەستێم حکوومەتی هەرێمە بە بەرۆکی هاوڵاتیاندا کراوە کێشەی گەورەی خێزانی دروست دەکات و شیرازەی کۆمەڵگە دەشێوێنێت و لە ئایندا کاریگەری خراپەکانی لەسەر کۆمەڵگەی کوردی دەردەکەوێت. وەڵە ڕووی دەرونیەوە کابراکە پارەی پێ نەبێت نە لەگەڵ خێزانە دەتوانێت گفتوگویەکی ڕێکوپێک بکات، نە دەتوانێت لەگەڵ ماڵەوە مناڵەکانی بەجوانی ئیدارە بدات. ئەمانە هەمویان کاریگەریان هەبووە لەسەر دەرونی تاک و تاکی تووشی داڕوخان کردووە، ناتوانێت نە تووشی ناومێدی کردووە و تاکی کۆمەڵگای کوردی ئێستا وای لێ هاتووە سێقەی بە کەس نەماوە، سێقەی بە کۆمەلگا نەماوە، باوک سێقەی بە مناڵەکان سێقیان بە باوک نەماوە. ینی بەردەوام مڵات داوا ئەکات بۆ پارە بۆ پێداویستیەکانی کە دەستی ناکەوێت. ئەم ینی تووشی قەلەقی تووشی داڕوخان بووە. زۆربەی خێزانەکان ئێستا تووشی هەڵوەشانەوە ئەبن، چونکە ئێستا ڕێژەی تەلاق و جیابوونەوە و کێشە خێزانیەکان لە دادگاکانە ئەو کاتە ئەتوانی ینی لەسەر ئەوە بزانی چەندێک خەڵک تووشی داڕمانێکی ئابووری بووە و لە ڕووی دەرونیە تووشی ناڕەحەتێکی زۆر بووە. ئابووری ناسان گومانیان لە قسەکانی حکوومەتی هەرێمە کە باز لە نەبوونی داهات دەکات بۆ دابەژنەکردنی موچە بەو پێی ناکرێت بەمەم و سەرچاوی داهاتەوە حکوومەت نتوانێت موچەی موچەخۆران دابەش بکات. ئەو عقلەتی کە حکوومڕانێکە لە هەرێمی کوردستان لە ماوەی چەندین ساڵی ڕابردوو لە هەرێمی کوردستانە نەیتوانێت تاوەکو ئێستا بە شێوازێکی باش وەوەی کە لە ڕووی ئابووری پێ ئەوترێ بەکارهێنانی ئەو پەڕی بەکارهێنان لە ماوەڕە تەبیعەکان دەست بەرێ و ئەم ماوەڕە سروشتانە بەکاربێنێ. هەموو وڵاتانی دنیا بەو ماوەڕە تەبیعانە خوان ئەژیان لە وڵاتێکی پێشکەوتووە کوسیودەوە کە زۆرینە داهاتەکە لەسەر گەشتیاریە تا ئەو وڵاتانی کەمپیانڵی وڵات هەژارەکانی و ئەفریقیا ئەمانە بڕۆ زۆر لە هەرێمی کوردستان خۆشگوزەرانترێکن. ئەو وڵاتان لە ئاسمان و پارەیان بۆ نابارێ مەلایکە وڵاتەکان بەڕێوەناوە، بەڵام بەڵکو کۆمەڵی خەڵکی دڵسۆزی خەڵکی کۆمەڵی پسپۆڕ و پرۆفیشنال وڵاتەکە بەڕێوە ئەبن و ئەو داهات و دەرەمەتە سروشتی خودداداریانی کە خوای گەورە لە زەویەکە پێداون لەسەر زەوی ژەرزای پێداون لە ساڵحی خوان و لە سوودی وڵاتەکەی خوان و لە خۆشگوزەرانی هاوڵاتیانی خوان بەکاری هێنن. ئەمە فەلسەفەی حکومڕانە لە ئینا ئەگینا هیچ وڵاتێکی دنیا حکومەتێکی مرکزی نێت تا بەردامداری چێتەوە لەگەڵ دانوستان کاوپارم دەرێوام بچم دابەشیکەمەوە. ئەی نەوتێکمان کە هەیە، هەوایەکمان هەیە، خۆرێکمان هەیە، ئاوێکمان هەیە، زەویکی بەپیتمان هەیە، لە هیچ شوێنێکی دنیان بەدەستەکەوێت. ئەم حکوومەتی هەرێمە بەدەیان بەڵێنی گەورەوە خۆی با وڵاتیان ناساند، بەڵام بەڵێنەکانی تەنها لە چوارچەوەی قسە دامانەوە و جگە لە بەدبەختی و نەخۆشی و ناخۆشی و قەیران هاوڵاتیانی چەند لە حکوومەت نەبینی. دەستەوەستانی و کەم تەرخەمی و بێباکی ئەم کابینی حکوومەتە هاوڵاتیانی هەرێمی ناچار کردووە کە داوا لە حکوومەتی عێراق بکەن سیستەمی موچیان بگوازێتەوە بەغدا و لە دەست گەندەڵەکانی حکوومەتی هەرێم ڕزگاریان بکات. سامان فەتاح کەناڵی ئاسمانی پەیام هەڵەبجە.